سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجیەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین لە کۆگای دەرمانین لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران دیارە ئەمڕۆ لەلایەن ڕێکخراوێکی خێرخوازی نێودەوڵەتی کۆمەڵێکدا و دەرمانی پزیشکی گەێنراوەتە کۆگای دەرمان بۆ سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ئەو نەخۆشخانانەیەکەوا پێویستیان پێەیە بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین لەگەڵ عەباس سەمیر بەڕێوەبەری کۆچ و کۆچبەرانی سۆران گفتوگۆکەین. کاکە باسم کاتتان باش، دابینکردنی ئەو دا و دەرمانە پزیشکیانە لەلایەن ئەو ڕێکخراوە چۆن بوو بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی؟ بەخێر بن، بە سوپاسەوە ئەمڕۆ لە ڕێگای ڕێکخراوێکی خێرخوازی نێودەوڵەتی هەروەها لەسەر پێداگیری پێشتر ناوەندی هاوبەشی هەمانگی قەیرانەکان و ڕێنەمایی و پێداگیری جەنابی وەزیری ناوخۆ و بە لەژێر داواکاری جەنابی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران لەبەر تایبەتمەندی سنووری هەر ئیدارەی سەربەخۆی سۆران کە 6 قەزا لە خۆ دەگرێت و تایبەتمەندی سنووری جوگرافیایی هەبوونی نەخۆشی و پەتای وەرزی زۆرتر لە شوێنەکانی تر لە سۆران ئەمڕۆ ئەو برادەرمانە لە ڕێگای ئەم ڕێکخراوە بەدەستمان گەیشتووە بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران و تەسلیم بە بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران کرا کە بە گوێرەی ئەو بروشۆرانێک کە تەسلیم ئێمەیان کردووە دار و دەرمانی زۆر تایبەتن کە لە بازاری ئازاد ڕەنگە بە ئاسانی بەدەست نەکەون و کولفەکەشی تقریبا زیاتر لە 200,000 دلارە کە ئێمە داواکارین لەو ڕێکخراوانی تریش و ئەم ڕێکخراوەش لە واجباتی داهاتوش بێبەشمان نەکەن لە هەبوونی لە دابینکردنی ئەم پێداویستیانەی ئیدارەی سەربەخۆی سۆران. ئێستا خۆش بێ کاکە باس، سپاس بۆ تۆ. بینەرانی زاری کرمانجی لەگەڵ دکتۆر هێمنیش گفتوگۆەکەین کە بەڕێوەبەری کۆگا و دەرمانە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران. دکتۆر، ئەو دا و دەرمانانەی ئەبینین وەکو ڕێژە کەمن بەڵام نرخەکەیان نرخێکی زۆرە، ئایا ئەو دا و دەرمانانە لە بازار نرخەکەیان یەکجار بەرزە و بۆ نەخۆش پێویستن؟ دەستان خۆش بەخێر بێن. خۆی هەندێک دەرمان هەیە پێویستان کە لە بازار بفرۆشرێت و حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیش ڕێپێدراونی و دەرمانە لە ناو بازار بفرۆشرێتن. بە تایبەت ئەو دەرمانە نەچکە دەرمانی تیبیە تیوبەرکلۆسس کە نەخۆشی سیلە بەخۆی بە مەرکەزی عیلاجەکرێتن. ئەو عیلاجانە عەدەدیان کەمە وەکو عەدەد، بەڵام ئەگەر تەماشای سعرەکانەکە سعرەکانیان گەڵێک زۆرە چکە ئەو دەرمانانە لە بازار فرۆشتنی پێوە ناکرێتن، فرۆشتنیشی پێوە قەدەغەیە. عادەتەن حکوومەتی ناوەندیان حکوومەتی هەرێم دابینەکەتن بۆ نەخۆشی تیبی و سیل بەکاردێتن تیبی و لەبەر هەندێک سعرەکانیان بڕێ گرانترە لە چاو بازار. ئەم جۆرە هاوکاریان تا چەند بەگرنگ ئەزان لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی شەوەکەوە هاوکاری کردی تەندروستی؟ هاوکاریەکان بە بەرز دەرەنخێنینەمە. عادەتەن هاوکاریەکان لە ڕێی ڕێکخراوی خۆنەویستەوە دەکرێتن کە سۆدنەویستن ئەوانە. هاوکاریەکانە بەرز دەنرخێنین و داواکارین کە ڕێکخراوەکانی تریش هاوکارمان بن. هەرچەندە حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند بە ڕێژێکی زۆری دەرمانی لۆمەدابین کردیە لۆ قەزای ناوەندی سۆران، بەڵام عادەتەن ڕێکخراوی خێرخوازیش بەشدارە بن لە خێرخوازیەکانیان و دەرمانی زۆر بۆی مەدابینەکەن و هاوکارن لەگەڵێمە. ئەو دا و دەرمانانێک ئەمڕۆ دابینکراون زیاتر بۆ چ نەخۆشێک کە باس لە نەخۆشی سیلیش کرامەوەی بزانم لە سنووری ئیدارەی سۆران هیچ نەخۆشێک هەڵگری ئەو نەخۆشی و تۆمار کراوە؟ طبعا نەخۆشی سیل هەیە لە سۆران، تۆماریش کرایە و پێویستیشمان بە دەرمانە و لە ڕێگەی سنتەرەکانی حکومیەوە دابینەکرێتن، بەڵام ئەوش دەبێتە هاوکارێکی زیاتر بۆ دابینکردنی دەرمانەکان. خۆش بە، سپاس بۆ تۆ کاک دکتۆر. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی دەیبینن ئەمە ئەو دا و دەرمان و پێداویستە پزیشکیانەیەکەوە ئەمڕۆ لەلایەن ڕێکخراوێکی خێرخوازی نێودەوڵەتی بۆ کۆگای دا و دەرمانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران دابین کراون. دیمەنەی ئەو دا و دەرمانانتان بۆ ئەگوازینەوە. وەکو دکتۆر هێمن ئاماژەی پێکرد کە نرخی ئەو دا و دەرمانانە لە بازار هێچگار زۆرە، بۆیە ئەبینی کە دا و دەرمان و پێداویستەکان وەکو قەبارە کەمن بەڵام نرخەکەیان یەکجار بەرزە لە بازار بۆ ئەگەر نەخۆش پێویستی پێبێ ڕەنگ بێ ئەوەش لە ژێر چاودێری و ڕێنمایی تەندروستی ئەبێتن تاوەکو ئەو دا و دەرمانانە لە بازار دەست ناکەون، بەڵکو زیاتر لە نەخۆشخانەکان و سنتەرەکانی تایبەت بە چارەسەرکردنی ئەم نەخۆشیانە. ئەمە ئەو پێداویستیانن کەەوە ئەمڕۆ گەیشتونەتە کۆگای بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران. ڕێکخراوەکە ڕێکخراوێکی خێرخوازی نێودەوڵەتیە کە ئەو دا و دەرمانە پزیشکیانەی دابین کردووە بۆ
نەخۆشخانەکانی سنووری بەرەوبەرایەتی گشتی تەندروستی سۆران. بەڵێ بینەران زاری کرمانجی ئەوەی بینیتان ئەمە هێنانی کۆمەڵێک پێداویستی پزیشکی بوو لەلایەن ڕێکخراوێکی نێودەوڵەتی هۆڵندی و بەرپرسانیش داوا ئەکەن ڕێکخراوەکانی تر زیاتر هان بدرێن بۆ ئەوەی هاوکاری کەرتی تەندروستی بکەن لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆرە.